بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم آمين آمين يا مجيب السائلين. خۆشەویستانم لە بەرنامەی بەربانگ لە 12هەمین ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانە بە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویست گەشتمەوە لەم ڕۆژە مبارەکانە و لەم کاتە زۆر مبارەکانە و نزیک بوونەوە لە ئەو کاتانەی کە فەرحەت المؤمن ڕوو لە ئیماندارەکات و نزیکە بینەوە لە شەو کە مەغزا و ناوەڕۆک و قۆڵی و سەرنجی زۆر قۆڵ لە شەوەکانە هەیە. شەوەکانی مانگی ڕەمەزان، شەوەکانی نازڵبوونی قورئان، شەوەکانی فتح و فتحی دڵان، شەوەکانی قەدر و قەدرزانینی ئیماندار و موسڵمان. خۆی گەورە پیرۆزیکە لە هەموو لایەکمان ئینشاءالله. پێمان خۆشە ئەم ئێوارەیە میوانێکی زۆر ئازیز و خۆشەویست خاوەنی بەرنامە خۆی جەنابی مامۆستا بیلال کەیوانی لە خزمەتیا بین و توێژێکی ڕۆحی و ئیمانی و هەروەها مناجاتی لە خزمەتیاکەین. پێمان خۆشە سەرەتا بڵین مامۆستاکیان یاخوا بەخێر بێت. یاخوا سەلامت بی، خوای گەورە پاداش باتەوە. زۆر خۆم بە خۆشحاڵەزانم کە لە مانگی پیرۆزی ڕەمەزان و لە کات و ساتێکی ئاوا پیرۆز و پڕبەرەکەتە و لە بەرنامەیەکی زۆر جوان و چێژبەخشی کە پێشەشکار و ئامادەکەی جەنابت بی جێی فەخر و شانازیە بۆ من کە ئینشاءڵڵا ئەم ئێوارەیە لە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست و بینەرانی ئەزیزی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پایان بووم. زۆر خۆشحاڵم ئازیزانم ئینشاءڵڵا ئەچینەوە باس و خواسەکانمان و ئەم حەڵقەی زیکرا ڕازینەوە ئێوارەیە بە کۆمەڵێشتی جوان پشت بەخوای گەورە باش ناوبڕێکی کورتینەوە خزمەتان فەرموو. مامۆستاگیان ئێمە زۆر شتمان پێویستە لە زۆر داواکاریمان لە تۆیە هەرچەند بە ڕۆژوویت و ناشکری سە ئاو ببینین بڵین با تۆزە قۆرگێت خەڕ بێتەوە فتوای وان نییە. پێمان خۆشە ئینشاءڵڵا لە چیت ئامادە کردەوە بۆمان سەرەتاکەی و ئینشاءڵڵا داخڵ بە باس و خواسەکانمان بین. سەرەتا پێم خۆش بوو ئەمڕۆ بە خزمەتی غەزەلێکی مەولانا گەیشتم. طبعاً ئاوێتەبوونی ئینسان بە ناوەوەی خۆی و ئاشبوونەوەی لەگەڵ ئەو دنیایەی کە ئەسڵ و بنیادی دنیای حەقیقی خۆیەتی زۆر خۆشە لە ئینسانە. ئێمە هەمومان لە غوربەتین، یعنی ئەم ژیانە هەموو یەک پارچە غوربەتە بۆ ئێمە، چونکە ئەمە وەکو مەولانا خۆی لە جێگەیەکە ئەفەرمێ هەر کەسێکی دوور شد از وصل خویش باز جوید روزگار وصل خویش. ئەڵێ هەر کەسێکی دوور لە ئەسڵی خۆی کەوێ وەصلی ئەسڵی خۆی لە ئاخیردا دەوێ. یعنی ئێمە هەمومان بە دوای ئەسڵەکەی خۆمانەوەین. جا یەکێک لە جوانی و تایبەتمەندێتەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان ئەوەیە ئینسان ئاشنا ئەکاتەوە بە ئەسڵەکەی خۆی. یعنی ئیسعاف ئەوەلێکی زۆر باشە بۆ دۆزینەوەی ئەسڵی 100% بۆ ئەوەی کە ئینسان بگەڕێتەوە بۆ ئەوەی کە بە ڕۆحی خۆی ئاشنا ببێتەوە. مانگی پیرۆزی ڕەمەزان جوانترین و گەورەترین دەرفەتە کە تایە ئینسان ئەتوانێت ببێتەوە بەخۆی. مەولانا فەرمێ ئامەد شەهری سیام سەنجەقی سوڵتان رەسید دەست ئەز تەعام بەردە مائیدەی سوڵتان رەسید. ئەڵێ
نیشانەکانی ئەوڵێ مانگی ڕەمەزانەوە خەریکە هات سنجق یعنی ئاماژە یعنی نیشانە یعنی بەیداغ ئەڵێ نیشانە و ئاماژەکانی حەزرەتی حەق هات سوڵتان خۆی ئەوەی تر لە مانگی پیرۆزی ڕەمەزانات دێت فەرمی واز بێنە لە خواردنی مادی لەو خواردنەی کە ئێمە بەداخەوە یعنی لە ڕەمەزانە چڵێسترە بین لە ڕەمەزانە نەوسنترە بین لە ڕەمەزانە زیاتر دەست بۆ ئەو شتانە بین کە بەجددی لەوەچە پێش ڕەمەزان زۆر احتیماممان لەسەری نەبوو بێ بەداخەوە بەڵام مەولانا ئەڵێ واز لەمە بێنە بۆ لەبەرەوەی کە مائیدەیەکی ئاسمانی هاتووە ئەو مائیدەی ئاسمانیە ئینسان ئەگەر تامی بکە وەکو چۆن خۆی لە جێگەیەکە فەرمێ ئەگەر ئینسان نانی نور بخوا نانی تەنور هیچ تامێکی نییە بەلایەوە ئەمە جێگە و شوێن و پێگەیەکە کە بە پیرۆزی و قودسیەتی ئینسان ئەبەخشێ هەتا ئەوەی کە ڕۆح عروجکە بڕواتە سەرەوە تۆ هی ئێرە نیت ئەم ژیانی کە ئێمە ئەیکەین بەرژیانە ژیانی حەقیقی ئەو لایە بۆیە مەسەلەن لە جێگەیەکی ترا خۆی ئەفەرمێ گیانە لە غەریبستان بۆ چی و لە چی ئەڕوانی تەرکیب بکە ئەم جێگە تا کەنگێ پەرێشان ئەڵێ گیانەکەم لە غەریبستانە ئەم دنیاە هەمووی غوربەتە بۆ هەر یەشێک لە ئێمە لەم غوربەتەیە بۆ دۆش داماوی بۆ پێ وایە ئیتر ئەمە کۆتایی هەموو دنیاە بۆ ژیانی ئەم غوربەتە یعنی چۆن ئەڵێ ئەها تعلقاتی دنیایی ئەم ژیانە پڕ لە غوربەتە بۆ سەرنجی ڕاکێشاوی و وای لێ کردووی مەدهۆشی کردویت و سەرخۆشی کردویت و ئاگات لە حقیقەت وجودی خۆت نییە زۆر گرنگە ئینسان لە مانگی ڕەمەزانە دەرک بە وجودی خۆی بکات گیانە لە غەریبستان بۆ چی و لە چی ئەڕوانی تەرکی بکە و جێیە تا کەنگێ پەرێشان ئەفەرمێ سەد نامەیە بۆم ناردی سەد ڕێگە نیشانم دای تۆ نامەکە ناخوێنی یان ڕێگەکە نازانی ئەڵێ خوای پەروەردگار فەرمێ بە وجودا هەر بەبوونی خۆتا چەندین نامە و پەیامم بۆ ناردیوی ئەو تۆ پەیامەکە ناخوێنیتەوە نامەکە ناخوێنی یان ئەو ڕێگەیە نازانی کە ئیتر بڕۆیتە سەر ئەو ڕێگەی سڕات المستەقیمە و بە بەرەکەتی خوا و بە عەونی حەزرەتی حەق دەست پێ بکەی یا هەردووکیان سەد نامەیە بۆم ناردی سەد ڕێگە نیشانم دای تۆ نامەکە ناخوێنی یا ڕێگەکە نازانی مەولانا فەرمێ گەر نامەکە ناخوێنی خۆی نامە تۆ خوێنێ جا یەکێک لە ئیعجازی قورئان ئەوەیە مەولانا زۆر کاتاکید و تەرکیزی لەسەر ئەوەیە ئەڵێ مسلمانان قورئان مەخوێنن با قورئان ئێوە بخوێنێ قورئان ئێوە بخوێنێ یعنی چی مەولانا لە فیه ما فیهە لە باسی قورئان شتێکی زۆر جوانە فەرمێ ئەفەرمێ ئەسحابی مستەفا قورئانیان ئەخوێن ئەخوارد نەیان ئەخوێن یەکێ پرسیاری کردوتی حەزرەتی مەولانا چۆن قورئانیان ئەخوارد یعنی چی ئەم قسەیە قورئانیان نەئەخوێن ئەفەرمێ هەر ئەوەندە لە خزمەتی قورئانە دەسە و نەزەردا ئەنیشتن هەتا ئەوەی کە بیکەنە عەمەل و کردەوە لە ژیانی خۆیانە ئەفەرمێ چەند ئەسحابێک چەند سوورەتێکی قورئانیان لەبەر بوو بە پەنجەی دەست ئاماژەیان بۆ ئەکردنیان و فڵانە سەحابە و فڵانە یاری پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم ئەوەندە سوورەتی لەبەرە نەگەوەنە قورئانی لەبەرە بۆیە ئەفەرمێت ئەڵێ سەد نامەیە بۆم ناردی سەد ڕێگە نیشانم دای تۆ نامەکە ناخوێنی یا ڕێگەکە نازانی جا چەند جوانە فەرمێ دوایە وەڵێ گەر نامەکە ناخوێنی خۆی نامە تۆ ئەخوێنێ گەر ڕێگەکە نازانی گەر ڕێکەوی ئەیزانی بەس ئەوەندە موهیمە کە ڕێکەوی یەکەم قەدەم و یەکەم هەنگاوت گرنگە وەکو عاریفەی کە معلومی جەنابتە لە نوێژی جومعەیە کاتێ ویستی وتار بدا یەکێ لە ئامادەبووان لە دواوە فەرمووی ڕەحمەتی خواتان لێبێ هەر یەکەی هەنگاوێک بۆ پێشەوە بڕوا مامۆسا وتی ئیتر پێویست ناکە من هیچ قسەیەک بکەم و ئەو جوملەیە ئەو پیاوە کافیە بۆ ئەوەی کە ئیتر هەر هەمومان لە ئێستەوە لەم جومعەیەوە دەست پێ بکەین و هەنگاوێک بۆ پێشەوە بڕین یەک هەنگاوە قورسیەکەی ئەوەی کە زۆر کات ئێستا لەوە چە بینەرانی خۆشەویست لەسەر لە خزمەتیان نابین حتا ئەم لەحزەیەش لەوە چێ بڕیاریان نەدابێ ئەو هەنگاوە بێنە پێشەوە بڕاتان ببێ مامۆسا
دنیایەکی ئەوەنە خۆش و جاویدانی و ئەوەنە پڕ لە تەلیسم و حەقیقەتە ئینسان ئەگەر وەکو مەولەوی کە خۆی ئەفەرمێ پێ بنێی بەسەر وجودی وێدا یەک پێ یەک هەنگاو ئەو پێ بەسەر ئەم وجودە مادیەی خۆتا بنەی ئەو عروجە بکەیت و ئەو ڕۆحیەتە پڕ لە معنەویەتەی خۆت بە ئاگا بێنیتەوە ئەگەیتە جێگەیەک خوا فریشتەکانی خوا لەوێن. لە یەکێک لە عاریفەکانیان پرسی وتیان عالیمەکان بۆ کۆمان ئەبەن، زانایان بۆ کۆمان ئەبەن و عاریفان بۆ کۆمان ئەبەن. فەرمووی عالمان بە عیلمەکانیان دەستان ئەگرن ئەتان بن بۆ بەهەشت، بەڵام عاریفان بە عیرفان و بە حکمەتی شوهودی خۆیان دەستان ئەگرن و ئەتان بن بۆ لای خوا. پەرداخە شەربەتەکەتانێنێ. بۆیە هەر لە هەمان ئەو شعرا مەولانا فەرمێ گوێ بگرە تۆ لەو پەندە، جێ بێڵە تۆ ئەو بەندە، تۆ گەوهەری ئەرزەندە بۆ شتێکەڵی بەردانی. تۆ عەقیقی یەمانی، تۆ دوڕ و مرواری و مەرجانی، بۆچی تێکەڵاوی؟ تۆ یاقوتی ئەسڵەن، بۆچی تێکەڵاوی بەردی ئاسایی ئەبی؟ بۆ خۆ کردو بە بەردێکی زۆر زۆر بێقیمەت و بێبەها کە ئەسڵەن ئینسان لە ڕێگەکانە پێ ئەنێ بەسەریا ئەڕوا. نا ئەو بەردە بە قیمەتە بە کە لە دەستی مەحبوبان و عەزیزان و پیاوە گەورەکانە ئەم دەست بۆ ئەو دەستەکە. ئەم ڕۆحە بسپێرە بەو عشق و مەحەبەتە ئیلاهیەی کە ئەو نورەی ئەگەر خستە دڵتەوە دڵنیا بە ئیتر ژیانێک بەڕووتا ئەکرێتەوە کە پێشتر تام و لەزەتەکەی لە هیچ شتێکا نەکردووە. دنیا لە نەزەری عاریفانە بایەخی ئەوەی نییە تەنانەت دڵی مێرولەیەکیشی لەسەر بئێشێنرێ، واد لێ ئەکا بە سۆز و مەمەحەبەتەوە بژیت. عیرفان واد لێ ئەکاوە بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە، یعنی مانگی کۆنتڕۆڵکردنی نەفسی ئینسان، تەدریبکردنە، تەمرینکردنە بە ئینسان. پێ دەڵێ یعنی من ئەمڕۆ دیقەتی ئەو ئاەتە مامۆسا ئەگەر بێ ئەدەبی نەبێ لە خزمەتی جەنابت و بینەرانی خۆشەویستیشە، دیقەتی ئەوە ماکە خوای پەروەردگار فەرمێ ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم یا ئەیها الذین آمنوا کتب علیکم الصیام. جا ئەگەر بین لە ئاەتی یەکەم ڕابمێنی یا ئەیها الذین آمنوا، ئەی ئەوانەی کە بە خواست و عەلاقەمەندی و ئەو پەڕی خۆشحاڵی خۆتان هاتوونەتە ناو دائیرەی ئیمانەوە. ئاخر ئینسان وەختێک کە ئیتر بەو پەڕی خۆشحاڵی خۆیەوە دێتە ناو دائیرەی ئیمانەوە بەبێ هیچ زۆر لە خۆکردنێک، تۆ خۆت ئەم بازنەیە هەڵبژاردووە، تۆ خۆت هەستت کردووە لەم بازنەیە ئیتر ئەبیتەوە بە خۆت، تۆ خۆت هەستت کردووە حاڵەتی ئینسانی بوونی تۆ ئیتر ئەگاتە جێگەیەکی زۆر بڵند پایە و مەرتەبە. كتب عليكم الصيام. كتب فعلي بنا مفعولي ماضية، يعني فعلي مبني للمجهولة، يعني لسرتان بپێویست زانراوە. حتا قورئان لەسەر زمانی خوای پەروەردگار نافەرمێ من ئەوەم لەسەر ئێوە فەرز کردووە، کە زۆرێک لە عولەمایانی ئەهلی تەفسیر بە فوریضە لێشی ئەدەنەوە، بەڵام کوتیبە فوریضە بۆ چوونی زایفی من ئەڵبەتە. کوتیبە یانی وا پێویست کراوە یان وا نووسراوە لەسەرتان، وا بە پێویست زانراوە کە بە ڕۆژوو ببن. ڕۆژوون جا ئەگەر بین باسێکی خودی سیام بکەین، ڕێک ئەو حاڵەتەیە کە تایە قورئان بە سێ مەرحەلە بە معنای کەلیمە بۆی ڕوون کردووینەتەوانێک کە ئینسان ئەکەوێتە ناو چ تەمرینێکی گەورە و بە ئەرزش و بە قیمەتەوە. كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم. ئەمە شتێک نییە هەر لەسەر مسلمانان واجب بوو بێ یان لەسەر مسلمانان بە پێویست زانرابێ، بەڵکو لەگەڵ لە تەواوی نەتەوەکانی پێش ئێمەشا سەوم بە واجب گیراوە. جا ئاخر لە پێش ئێمەیە سەومی قسە بووە، سەومی بێدەنگی سکوت. ئەگەر دیقەت بەی جەنابی مامۆسا، یعنی بەڕاستی قسە نەکردن سەختترە لە ڕۆژوگرتن لە نەخواردن و خواردنەوە.
ئینسانێک داینە بڵێ نابێ قسە بکەی ئاسان کرا بۆ ئومەتی ئیسلام ئاسان کراوە بە ئومەتی ئیسلام تۆ بەس ناخۆیت و ناخۆیتەوە ئەویش بۆ جارێ پێش هەموو شتێک لە ڕووە فسیۆلۆجیەکەیەوە گەورەترین سوود بە خانە سەرەتانیەکانی ئینسانێک ئەگەینە کە من نامێ بچمە ناو بابەتەوە بەڵام لە دیوەکەی تریا خوا فەرمێ لەعەلەکم تەتەقون ڕەمەزان بە تەقوا دەست پێ ئەکا جەناوی مامۆسا بە شکر ئیدامە پیا ئەکا و خۆی فەرمێ لەعەلەکم تەشکرون لە ئاەتی دوای ئەوە بە ڕوشت کۆتایی پێدێ کە ئەفەرمێ لەعەلەهم یەرشودون ومێ دەکەم کە ئینشاءالله ڕەمەزان بمان خاتە بازنەی خۆپارێزی و تەقواوە تەقوا بەو مانایەی کە بتوانین کۆنتڕۆڵی نەفسی خۆمان بکەین بەو مانایی کە بتوانین ئەم تەعەلوقاتە زۆر و زەبەندەیی کە لە دنیاە کردومانە بە خۆمانەوە و نایەڵێ چواردەورەکانمان ببینین نایەڵێ سۆز و بەزەیی و میهرەبانی و مەحەبەت لە جێیەکا کە تۆ وجودت هەبێ وجودی هەبێ دروست ببێ و بەرپا ببێ من هەموو جارێ لە یەکێک لە داستانەکانی مەولانایە باسی حەزرەتی موسا ئەکا سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمێ قات و قڕی و گرانی خوای پەروەردگار ئینزاری دا بە حەزرەتی موسا پێی وتوتی ئەی موسا قەومەکەت ئاگادار بکەرەوە پێیان بڵێ کە قاتی و قڕی و گرانیەک زۆر گەورە و ترسناک بەڕێوەیە ئەویش لە وەختی مناجاتکردن کە لەگەڵ خوای پەروەردگارا بوو دوای ئەوە کە گەڕایەوە بە قەومەکەی وت و قەومەکەی ئاگادار کردەوە لەوەی خەتەرێکی گەورە بەڕێوەیە قەومەکەی چیان کرد بۆ ئەوەی کە ئاگایان لە یەکتری بێ و لەگەڵ هەر حاڵەتێکی نەخوازرا و کتوپڕا یەکسەر بتوانن فریای یەکتری بکەون دەواازەیەکیان لە ناو ماڵەکانی خۆیانە کرد بە ڕووی دراوسەکانیانە کە ئەو ماڵانەی دەنیشتی یەک بوون دوایەوە زەمن تێپەڕی و قات و قڕی و گرانی نەهات بەڵکو فەڕ و پیت و بەرەکەتێکی خوایی ڕووی کردە گەلەکەی موسا کە شتی وایان بە خۆیانەوە نەبینی بوو چون بۆ لای حەزرەتی موسا و پیان وتیان ئەی موسا تۆ ئینزارێکی گەورە و چاوەڕوانی خەتەرێکی گەورەت بە ئێمەوت بەڵام وا ئێستا تەماشاکەی نەک قات و قڕی نەهات بەڵکو بەرەکەتی خوا ڕژاوە بەسەرمانەوە کارەکەی چییە حەزرەتی موسا دۆژ داما و چوە خزمەتی خوای تەعالا بۆ مناجاتکردن و فەرمووی یا ڕەبی خوایە تۆ ئەوەت بە من وت و ئەوەت عرض کردم کە منیش ئەوەم بە نەتەوەکەم وت و بە قەومەکەم ڕاگەیان کە خەتەرێکی گەورەی قات و قڕی بەڕێوەیە ئێوە خۆتانی بۆ حازرکەن بەڵام هیچمان نەبینی مەولانە ئەم داستانە بەچی قوفڵەکە فەرمێ خوای تەبارەک و تەعالا بە موسای فەرموو ئەی موسا من وەختێ قەومەکەتم بینی کە ئەوەندە بە تەنگی یەکەوە بوون و دڵسۆزی یەکتری بوون و دەواازەیان لە نێو خانوەکانی خۆیانە ڕوو بە دراوسەکانیان دروست کرد پێم گوناه بوو قەدەری من وابێ کە تووشی قات و قڕی و گرانی ببن و بۆیە ڕەحمەتی من پێش قەدەری من کەوتو بۆی گۆڕین و کردی بۆ خێر و بەرەکەت و خۆشیە جا ئەمە ئەوەیە کە ئەوەمان بیرێنێتەوانێت لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئێمە زۆر پێویستمان بۆ هەیە کە لە خۆمان دەرچین بیتە دەرەوە تەماشای حاڵی بێحاڵی ئینسان بکەی ئینسان بە دوعاکانیا گەورەیە و ئینسانە بۆ دەرەکەوێ عاریفان فەرمویانە ئەگەر ئێمە بمانەوێ ئینسانێکی گەورە بناسین چۆن بزانینەوە ئینسانێکی گەورەیە فەرمێ بڕۆن سەیری دوعا و پاڕانەوەکانی کەن گوێ لە دوعا و پاڕانەوەکانی بگرن بزانن منیەتی تایە کە هەر دوعا بۆ خۆیەکە یان نەخێر لە خۆی هاتوۆتە دەرەوە دوعا و مزا و پاڕانەوە بۆ چواردەورەکانی خۆیەکە دەستان خۆش لەسەر ڕۆژوو بەڕاستی شتێکە بیر خستمەوە زۆر گرنگە شعب قاری گەیلانیە فەرمێت 1000 لەوانەی کە گەیشتونەتە مەقامی ئەبدال کە مەقامێکی بەرزی عالەمی تەسەووف عەرفانە دانیشتبوون لەم هەزارە یەک کەسیان قسەیە کرد یەک کەسیانە دووە ئەویش چەند کەلیمەیەکی کەم جا بەڕاستی ئەم عاریفانە ئەم خواناسە گەورانە وەختێک ئەگەن ئەو مەقامانە سەمت دەبێت بە
شیمایانە بێ بە نەزان چی بدوێن ینی بۆ کێ بدوێن چی باس بکەن قوربان سەمت ئەبێتە قووەتێکی زۆر ئەفونکەمەوە سەگەر لە ینی ئەبێتە وەکو جەنابە فەرمووت ڕۆژووی ئومەتەکانی پێشوو چی بۆ ئەمان هەموو ئەو ڕۆژوانە جارێکتر لە خۆیانە زینۆکەنە سنەتی پێغەمبەرانی پێشووشە هێنە ناو خۆیان ینی وەختێک سەمت ئەگەر بۆ حەزرەتی زەکەریا و بۆ پێغەمبەرێکی تر 3 ڕۆژ قسەی نەکردو یاخود یەحیا یاخود ئەم پێغەمبەرانە هەر یەکەیان بە جۆرێک لە جۆرەکان سەمت و بێدەنگی یاخود ڕۆژووی تایبەتی خۆیانیان هەبووە ئەم دۆستانەی خوا ئەوەنە قورئان شارەزان ئەگەڕێن ڕۆژووی ئەوانی شەهێنن لە خۆیان ئایهێن جێبەجێیەکەن نەکەرم ڕۆژێک کە خۆمان کرد قوربان بە دڵنیاییەوە ئەسڵ بەڵێ فەرموو بڵێ جا حەزەکەم جەنابە بخەمە ناو باسێکی تر دوعایەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم صلى الله عليه وآله وسلم أم دعاء شنجوانا فرميت اللهم إني أشكو إليك ضعف قوتي وقلة حيلتي وهواني على الناس أنت رب العالمين أنت رب المستضعفين وأنت ربي إلى من تكلني إلى بعيد يتجهمني أم إلى عدو ملكته أمري إن لم يكن بك علي غضب فلا أبالي وقتی پێغەمبەر صلی الله علیه و سلم دوعا فەرمێت یعنی ئەو پەڕی گەردنکەچی و خۆپچووکردنەوە و ئەو پەڕی عەبدایەتی خۆی بۆ خۆی گەورە دەرەخا لێرەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاچێ بۆ تائیف لە قەدری خۆیە تائیف ئەو شوێنە نییە کە پێغەمبەر بێ بۆی بچێت بە 100 کیلۆمەتر بڕێت خۆی گەورە نافەرمێ مەڕۆ ئەو شوێنە دەست تۆ ناکەوێت ئەو شوێنە مەطلەبی تۆ نییە ئەو شوێنە شوێنی هیجرەتی تۆ نییە تا خۆت و ئەسحاب بچن بۆ ئەوێ حەزرەتی ئەبوبەکر و عومەر و عوسمان ناخاتە دوای خۆی کەسی لەگەڵا نییە یەک کەسی لەگەڵایە یەک سەحابی پێغەمبەر لە خزمەتیایەتی ئەڕوات لە کاتێکا لە قەدەری خۆیان مەدینە نووسراوە تائیف نەنووسراوە خۆی گەورە ئاگاداری ناکاکە مەڕۆ یا ئەگەر زانی بێتیشی پێغەمبەر سەسەم ئاگادار کرابێت ئەمر جێبەجێ ئەکات ڕێگە جێبەجێ ئەکات ڕێگەی جیاواز ئەگرێتە بەر ئەم ڕێگانە ئەم هەنگاوانە چەند گەورن مامۆستا لە قەدەری خۆی گەورەیە کە پێغەمبەر ئەم دوعا فەرمێن دوایی کە ئەگەڕێتەوە ئەم دوعا فەرمێت خوایە هەر تۆ لێم تووڕە نەبی من هیچم ناوێت لە قەدەری خۆی گەورەیە ئەوە چێت ئینسان زین و کات و ئینسان ڕزگار بکات ئینسانەکانی تائیف خەڵکەکەی تائیف ئیمان بێنن بەس لای خۆی گەورە تائیفێکی تر کە جین نییە لەو ڕێگا تەسلیمە بن بە پێغەمبەر صلی الله علیه وسلم تەسلیم بە خۆی گەورە ئەبن یعنی تۆ لە قەدەری خۆی گەورەیە ئەوەیە کە ئەبێ پێغەمبەر صلی قاچی خوێناوی بێ بە بەردەباران بکرێت دێو چۆ پێشوازی لێ بکەن ئەم هەموو قەدەر جیاوازە بەڵام ئەم دوعا زۆر جوانە زۆر پڕ لە ماهیەتە زۆر پڕ قورسە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەفەرمێت دوعایان لێ ناکات خوایە ئەم قەومە لە ناوبەرە خوایە وایان لێ بکە خوایە وایان لێ بکە خوایە من هەر ئەوەنەی لێزانم وقلة حيلتي وهواني على الناس أنت رب المستضعفين ئێمە هەموو لاوازین ئەم دەرگای هەژاریە مامۆستا بیلال ئێمە کەی دەرکی پێکەین ئەم دەرگای هەژاریە بە هەژاری بچیتە بەردەم خۆی گەورە زۆر چۆڵە بە تایبەتی لەم سەردەمەیە لەم ئەسڵەیە ڕەنگە دەرگاکانی تر قەرەباڵغ بێ بە دەرگای هەژاری دەرگای زەعیفی و لاوازی دەرگای کەساسی و ئینکیسار و شکانەوە لە بەردەم خۆی گەورەیە زۆر چۆڵە ئەم چۆڵی خۆی ماهیەتی ئیشەکە وایە چۆڵ بێ هەر بەڕاستی یعنی ئەبێت لە هەموو زمانێکا کۆمەڵێکی کەم دەوری ئەم دەرگایان نابێت وە لە دەوری ئەم دەرگایە بن وەڵامی و پرسیارە قوربانە چوم خزمەتی غەزەلێکی مەولانە فەرمێ ئاوشناویان ڕەه بدین مەعنا بەران دەرفەزای خاص بەرعام نیست ئەز هەزاران دەریەکی گیرەت سەماعزان کە هەر کەس لایقی پەیغام نیست ئەفەرمێ ئاشنایان و دۆستان با هەمومان لە مەعناوە بەهرە وەربگری ئەوەی کە لە زاهیرە ئەیبینی تینوێتێکە و ناشکێنێ ئەز هەزاران دەریەکی گیرەت سەماع زان کە هەر کەس لایقی پەیغام نیست ئەفەرمێ ئەو فەزایە ئەو کەش و هەوایەیە تایبەتمەندیەی کە بۆ کەسێکی مختص بۆ کەسێک لە خەواس دروست ئەبێ ناتوانی تەرجەمەیکەیتەوە بۆ عام و بۆ خەڵکی گشتی چونکە ئەوەی کە
پیاوێکی وەکو گەورەی حەزرەتی شێخ عەبدولقادری گەیلانی قودسە سرڕوه ئەتوانێ بیکە. یەکێک لە مریدەکانی کوڕێکی زۆر زۆر دەوڵەمەند بوو لە فتح الرەبانیە خۆی باسیەکە. کوڕێکی زۆر زۆر دەوڵەمەند بوو، بەڵام لە خزمەتی حەزرەتی شێخ عەبدولقادری گەیلانیە فێری ڕیاضەت و تەمرین و خۆ کۆنتڕۆڵکردن و کوشتنی نەفس و هەموو ئەمانە بوو. وەکو پێویستانی نایە خوارد. زۆربەی زۆری کاتەکان بە ڕۆژوو. قوفڵێکی گەورەی یابوو لە دەمی لە سەمت و لەوەی کە جەنابەت باسی فەرموو. کوڕی کابرایەکی زۆر دەوڵەمەند بوو، تاجیرێکی گەورە. هەرچی تەکلیفی لە کوڕەکەی کرد، کوڕم بۆ خاتری خوا ئەوەندە نوێژە کرد بەسە، ئەوەندە بە ڕۆژوو بووی ئیتر کافیە، دەی وەرە سەر سفرە و نانێکمان لەگەڵا بخۆ. بەڵام ئەم کوڕە بەردەوام خەریکی ڕیاضەت و وەکوڵێ ها پاکردنەوەی دڵ و دەروون و نەفسی خۆی بوو، لە شەوائب و لە تعلقاتی دنیایی. ئەفەرمێ وای لێ هات بچێ لای حەزرەتی شێخ عەبدولقادری گەیلانی شکاتی لێ بکە. کە چووە خزمەتی شێخ عەبدولقادری گەیلانی دانیشت و شێخ عەبدولقادری گەیلانی یەک وەکوڵێ باڵندەیەکی سوورەوکراو یان بڵێن مریشێکی سوورەوکراو برژاو لە بەردەمیا بوو، مریشێ بە کاملی بە ساغی خەریب و مریشێ خوارد. دەڵێ کابراوە سێریشی کرد، وتی وەڵا خۆش شێخ، خۆی دانیشتووە مریشی برژاوم بۆ خوا و کوڕەکەی منیشی ئاوا زەلیل و داماو کردووە لە برسا کوشتوێتی. ئەفەرمێ کە چووە پێشەوە وتی قوربان من ئالەمە تێناگەم، کوڕەکەی منە ئاوا لێ کردو خۆش ئاوا دانیشتوی خەریکی ئەمە خۆی. ئەفەرمێ هەر حەزرەتی شێخ هەر ئاوایەکی لێ کرد، زینوو بوانی و ڕێک بە فڕی باڵندەکە فڕی و ڕووی. ئەویش زۆر تعجبی کرد، زۆر حەپەسا لەم کاری حەزرەتی شێخ عەبدولقادری گەیلانی. ئەڵێ پێی بۆی کە کوڕەکە شەو بگا بەم پلە و پایە و مەرتەبەیە پێویستیا بەوەیە، بۆ ئەوەی کە بگا بە جێگەیەک وەکو چۆن پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ رب أشعث أغبر مدفوع بالأبواب بەڵام لەو أقسم على الله لأبره. بگاتە پلە و پایە و مەرتەبەیەک. ئێمە بە زۆر کات لەوە چێ هەندێک کەس ئێستا دانیشتوێ بە دیاری منەوانە پێم پێ بکەن، بڵێرەوە باسی چیەکە، بەڵام خەتاکە لە منەوەیە کە ناتوانم بگەمە ئەو جێگە و مەقامەی کە سوێنی خوا بم بۆ هەر شتێکە ئەمەوێت فی الحالیش بۆم جێبەجێ بکە. بۆ هەمووتان ئەو قسەی مالیکی کوڕی دیناتان نەبیستووە کە لە شاری بەسرە خۆی ئەفەرمێ بێبارانیەکی زۆر ڕووی کردە شاری بەسرە. خەڵکمان کۆ کردەوانێ بە مێدی نوێژە بارانە و نزا و پاڕانە و لەخوا هەتا خوای گەورە بەرەکەت و بارانی خۆی بڕژێنێ بە سەرمانە. ئەفەرمێ کە نوێژەکەمان کرد ئەو پەڵە هەورەشی بە ئاسمانەوە بوونەمە. زۆر نائومێد بووم، وتم با بەتەنها بچمە حزوری خوا. ئەڵێ کە گەڕامەوە لە یەکێک لە مزگەوتەکان ئالاما و دەستنوێژم گرت، ئەڵێ بەڵام سەیرم کرد کابرایەکی ڕەشپێست عەبدێکی یەکێک لە پیاوە تاجیر و دەوڵەمەندەکان هەر ئەوەندە جلو بەرگولی باسی پێوەیە کە عەورەتی خۆی پێدا پۆشیوە. ئەڵێ دەستنوێژێکی گردە و منی نەبینی. وتم بار لێ ڕەبا بزانم چییە کام کابرا. ئەڵێ دەستنوێژێکی گرت و دوو ڕکات نوێژی کرد و دەستی بەرز کردەوە بە ئاسمان وتی یا ڕەبی خوایە سوێن تێم بە خۆشەویستی تۆ بۆ من، ئەگەر من خۆشەوێ باران ببارێنە. ئەڵێ قسەکەی تەواو کرد و تەواوی نەکرد، هەورێکی ڕەش هات ئاسمانی شاری بەسڕەی گرت، بارانێکی بێحەد و بێشمار باری. ئەڵێ ئەویش بەدەم ئەو ڕێژنە بارانەوە کە خوا وەکو بەرەکەت ڕژانی بۆ ئەهلی بەسرە ڕۆشت و منیش دوای کەوتم بزانم ئەمە کێ، ئەمە چه ئەولیایەکی خوایە، ئەمە کێ ئەوەنە پەیوەندی لەگەڵ خوایە بەهێز و تۆکمە و بەقووەتە کە ئەو سوێنی خوا ئەیا بۆ شتێک کە جێبەجێ کارەکەڵێ. تۆ بزانە خۆت گەیشتویتە تا ئەو ڕادەیە کە مەسەلەن ئێمە کێشەکەم هەنەوەی خۆمان بەڕاستی هیچ نین، بەڵام دەم لە زۆر شتی گەورە. ڕۆشتەوە بۆ ماڵەوە، خۆی کرد بە ماڵی یەکێک لە بازرگانە گەورەکانە. ئەڵێ بۆ بەیانی ئیبراهیمی کوڕی ئەدهم ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ چوومە بەردرگای ماڵیان، پێم وتم تۆ عەبدێکە هەیەم نەمەوێت لێو بکڕم. ئەڵێ هەموو عەبدەکانی هێنایە دەرەوە سێرم کرد هیچیان ئەو نەبوون. ئەڵێ وتم من تەکیدم عەبدی تۆیە. ئەڵێ وتی ئەو کابرا گرینۆ کە ناشرینە چۆن بڵێ ئیش نەکەرم زۆر بێکەڵکە ئەوە تەوێ.
ئەڵێ منیشتم تو هاتوخوا پیشانم بە ئەڵێ کە پیشانی یام هێنایە دەروانی سێرم کرد بالفعل بوو وتم بەڵێ بەڵێ ئەمە ئەڵێ بە نرخێکی زۆر کەم پێی فرۆشتم ئەڵێ بردم لەگەڵ خۆمان لە ڕێگایە پێم و دوتم تۆ چۆن نەزانی خوا تۆی خۆشەوێ وا سوێنی خوایی بە جێبەجێکردنی ئەو داواکاری کە ئەتەوێ ئەڵێ بۆ تۆ مەگەر گوێت لێی بوو یعنی تۆ زانی و کە من مناجاتێکی ئاوام لەگەڵ خوایە کرد ئەڵێ یارە وەڵای گوێم لێی بوو ئەڵێ دەتخوا با بچینەوە بۆ مزگەوت ئەچنەوە بۆ هەمان مزگەوت لەوێ دەست نوێژێکی جوانەگرێتەوانێ و دوورکان نوێژەکە و دوایی دەست بەرزەکاتەوە بۆ مەلەکوتی باڵا وەڵێ یا ڕەبی خوایە ئەمە ڕاز و نیازێک بوو سڕ و نهێنیەک بوو کە تەنها لە بینی من و تۆ بوو عەبدەکان پیان نەزانی هەتا بێنە بینمان ئەوە پیان زانی هاتنە بینمانەوە ئیتر من ژیانی دنیام ناوێ و ئەمێ ڕۆحم بکێشی خوایە سوێنتەیەم بە خۆشەویستی تۆ بۆ من ئەگەر منە خۆشەوێ هەر ئێستا ڕۆحم بکێش هەر فعلەن لەو کاتا ڕۆحی دەرچوو گیانی بە حەزەتی حەق شاد و کەیف خۆش و کامەران بوو ئەمە لێرا چیمان بۆ دەرەخا ئەوەمان پێ ئەڵێ کەوە ئێمەی ناتوانین پێ بەسەر ئەو وجودە مادیە کاوەی کە وەکو ڕێزم هەیە وەکو ساری پاکستانی ئەوە نەمان حەتحەتۆکە پێوە کردووە مەجای هیچ شتێکمان نییە وە کۆڵێ تەماشای هیچ شتێکی پێ بکەین وای لێ هاتووە کە بەڕاستی ئەوەندە قورس بووین بەسەر ئەم زەویەوە هیچ شتێ ناتوانێت دوو باڵی فڕینمان پێ ببەخشێت تاوەی کە عروج بکەین نە قورئان و ئایەتەکانی نە ڕۆژوو نە ڕەمەزان و ڕۆژوەکانی نە پێغەمبەری خوا و فەرمودەکانی بەداخەوە کە ئێمە ئەوەندە خۆمان بچوو کردوتەوە ئەوەندە نووساوین بە زەویە هەتا ئەوەی کە خوای گەورە پێمان بفەرمێ ئەثاقلتم إلى الأرض ئەو بۆ ئەوە نەقورس بوون بۆ بە زەویە و نووساون و ناتوانن بەرز بن جا پرسیارەکەی جەناب ئەوەیە کە ئێمە پیاوێکی ئاوامانتیا دروست نەبووە کە بتوانێ بە معنای کەلیمە نەک ڕەمەزان بەڵکو هەموو مانگەکانی پیرۆزی ساڵ لە سەوما بێ بتوانێت کۆنتڕۆڵی نەفسی خۆی بکات و بتوانێت بەڕاستی ئەو تعلوقات و پەیوەندیە ئەو عەلاقەی کە لەگەڵ خۆی و خوای پەروەردگارە دروستی ئەکا بتوانێت بیباتە ئاستێکی بەرزتر و باڵاتر زۆربەی زۆری عورەفا ئیشیان لەسەر ئەمە کردووە بەهەشت و جەهەنەم بەلایەنەوە کێشە نەبووە ئەسڵەن حەزرەتی حەق خۆی هەموو وجود و بوون و دین و دنیا و هەموو شتێکیان بوو وەکو مەحویە فەرمێ بەو تاعەتە کەمیە بەو تاعەتە کەمە کە بوویە بەهەشتی ویست زاهید بە ئەجری ڕیا گەرێکی ڕیاز ئەفەرمێ مەحویە فەرمێ ئەڵە تاعەتێکی زۆر کەمی هەیە حەیج نییە خۆشی زۆر پێوە فشەکاتەوە کەشوفشی زۆر پێکا باشە ئەڵە کە هەمووی لە بڕیا بووە کابرای زاهید بەتەمایە بە ئەجری ئەو ڕیایەی ڕیاضی دەستکەوێت یەکێ لە عاریفەکانە فەرمێ من گوێم لەوە نییە ئەم خەیتە جەهەنەم بەڵام وەک چۆن بە حەزەتی ئیبراهیم فەرموو کە خستە ناو ئاگرەکەەوە فەرمووت فی ئەنەکە بئەعیونیا چاومان لێتە چاوێکیش لە من بێ حەزەکەی بمخەرێک ئەم خەیتە هەر شوێنێ بمخە چکە تۆ نەتەوێ جەهەنەم نەتەوێ گەرم بێگەرم نییە نەتەوێ بمسووتێنێ نامسووتێنێ ئەم خەیتە کوێ بمخە ئەم یەقینەمان بۆ دروست نەبووە بەرامبەر بەخوا بەهەشتم کەی لە فکرایە مەبەستم بەندەگی تۆیە ئاواتم تۆی ژیانم تۆی دڵ عەرشە و جێتە ئەی بینم ئەو پیاوە گەوران هەموو کەس بەوانە ناکرێ ئەو ئەولیای خوا لە هەموو سات و سەردەمێکە هەیە بەڵام ئەوە ئێمەی ناتوانین بیان دۆزینەوە ئەوە ئێمەین ڕێمان لیان ناکەوێت خۆی سزا دراوین کە نایانبینین ڕەحمەتی خوا لێبێ ئاخر چاومان بەس ئەوە بینێ کە لەبەر چاومانایە نالی چەند گەورەیە فەرمێ لەو وەختەوە بیستومە دیتن بەقەدەر چاوە هەر موم لە بەدەن یەکسەر وەک عینی فەرەر چاوە ئەفەرمێ لەو کاتەوە کە بیستومە
چاوی ئینسان هەتا مەودایەک ئەتوانێت ببینێ وە گوێی ئینسانیش بیستن هەتا مەودایەک ئەتوانێت ببیستێ ئەڵێ لەو کاتەوە بڕیارم ماوە حەچی مووی بەدەنم هەیە بیکەم بە چاو بۆ ئەوی شتی ترت ببینم ئێمە ئەو چاوەمان نییە کە ئەوەی پێ ببینین کە ئەولیاکانی خوا پێیان بینی نەدارم گەرچە ئەندیدەکی بینم دەرجەمالێ تۆ نییەم نەومی چون عمرم گوزەشتن دەرخیالێ تۆ تو جەنەترا بنیکاندێ منێ بەدرا بدوزەخ بەر کی بەس باشد مەرا ئەنجا تەمەنای ویسالی تۆ ئەگەر چی نیمە ئەو چاوەی بە کوردێکی ئەرسانەکەم ئەگەر چی نیمە ئەو چاوەی ببینێ ڕووی جەماڵی تۆ نائومێد نیم کە ڕۆی عمرم هەمووی هەر بە خەیاڵی تۆ عمرم بۆ چییە کە تۆم هەبی ژیانم بۆ چییە کە تۆم هەبی قەسر و قسوورم بۆ چییە کە تۆم هەبی خۆت هەموو شتێکی یەکێ لە عورەفاکان لە زمانی خوای پەروەردگارەوە گلەیی لە بەندەکانی خوا کاتێک کە چنە بەهەشت ئەڵێ زۆر سەیرە ئەڵێ زۆر سەیرم لە قاریئی قورئانیە لەوانەی کە قورئان ئەخوێننەوە ئالەم ئاماژەیە تێناگەن ئەڵێ خوا بە زمانی حاڵ گلەیی لە عەبدەکانیەکە کاتێکە یەک عەبدەکانی بانکە ئەڵێ چیتانەوێت چیترتانەوێت پێتان ببەخشم یەکێک ئەڵێ یا ڕەب العالەمین چی بێ لەمە زیاتر پێمان ببەخشی ناوچەوانمان ڕەش بوو سپیت کردەوە لە ئاگرا بووین هێناوتینە باخ و باخات و نازانم چی و ئەمانە پێبەخشین ئەفەرمێ خوای پەروەردگار گلەیی ئەوەمان لێ ئەکا بە زمانی حاڵە فەرمێ وەلەدەینا مەزید کورە لەمە زۆر باشتر و مهمتر هەیە ئێوە بۆ داوای ناکەن کە مەسەلەن بینینی جەمالی حەزەتی حەقوێتی کێمان بە دوای خواوە کەسمان بە دوای خواوە نیم تەواوی خوای پەروەردگار ئاما ینی لەسەر زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم یان بە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ یەک ئامۆژگاری ئینسان کە هیچی تر پێویست ناکات زۆر قسە بکەی ئەخ ئەوان لە قورئان تێگەیشتونەوەی کە جەنابەت فەرموو ئەفەرمێ ئینەما ئەعیظوکم بواحیدە پێیان بڵێ ئەی محەممەد من تەنها یەک ئامۆژگاری ئێوە کەم هیچی تر تەنها یەک ئامۆژگاری ئەن تەقوموا لله کێمان قیاممان حرەکەتمان هەڵس و کەوتمان خەوتنمان تیجارەتمان هەموو ئەوانی کە هەمانە بۆ خوایە و ڕاوەستانە بەرامبەر بخۆ یا ڕەبی خوا جەزاوەتەوە سەگانە خۆش بێ ئینشاءالله پێمان خۆشە بچینە خزمەت یەکێک لە سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم داوای لە جەنابە بکەین کە ئەگەر بتوانی دوعای ڕەسوولی خاتەم ئینشاءالله بەس پاش پشوویەکە چینە خزمەتی یەک لە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت من قال لا إله إلا الله دخل الجنة هەچ کەسێک لا إله إلا الله زۆر بکات لا إله إلا الله لەناو دڵیا بێت دخل الجنة چێتە بەهەشت کلیلی بەهەشت کلیلی ڕەزامەندی خوای گەورە لا إله إلا اللهە لەبرەوە با ڕۆژانە لا إله إلا الله من زۆر بێت لا إله إلا الله لا إله إلا الله بە تەسبیحەکەی دەسێ چەنە بۆ تەکرێ لا إله إلا الله بکە چەنە بیرت کەوتەوە لا إله إلا الله بکە لە بازاڕە لە دانیشتنە لە پاڵکەوتنە لا إله إلا الله محمد رسول الله یا لا إله إلا الله الملك الحق المبين محمد رسول الله صادق الوعد الأمين لا إله إلا الله لا إله إلا الله لا إله إلا الله پێغەمبەر فەرمێ بەیانیان کە هەڵسان لە خەو ئێوارانیش بە هەمان شێوە بڵێن اللهم ما أصبح بي من نعمة أو بأحد من خلقك فمنك وحدك لا شريك لك فلك الحمد ولك الشكر ئەفەرمێ هەر کەسێ ئەم فەرمودەیە بڵێت ئەوە شکری ئەو ڕۆژی جێبەجێ کردووە شکری خوا لەو ڕۆژەیە تۆ لە ناو شکری خوا جێبەجێ کردووە کە خوایە هیچ کەسێ بەیانی نەکردوێتەوە بەسەر منە ئیلا تۆ نەبێ لە ناو نیعمەتەکانی تۆیان ئەم فەرمودەیەکەینە دیاری بۆ جەنابەت کاکە والله فرمودەیەکی چاکە ئینشاءالله تەطبیق یەکەم ئینشاءالله کاکە محەممەد دەربارەی مانگی پیرۆزی ڕەمەزان چیتان هەیەوە لەم مانگەیە خۆشحاڵن کە چی بە موسڵمانان بڵێن وڵی ئەم مانگە مانگێکی پیرۆزە خوای گەورە فەزلی کردەوە سەرێم هەیە لە مانگەیە پێویستە ئێمە چاکە بکەین و خێر و خێرا زۆر بکەین
ئەوانەشی کە نوێژ و ڕۆژ و شن ناکەن ئینشاءالله لە ماگای بگەڕێنەوە و دەستکەم بە عیبادەتی خۆیان و واسی لێنێن ئەم ماگە ماکی پیرۆزە. لەگەڵ لەبەرکردنی قورئان تۆ لەم ناوەندەیە لەم ناوەندی حیکمەیە چی وای لێ کردووی کە دەستکەی بە لەبەرکردنی قورئان و لە خزمەت قورئانە؟ وەڵای من لە مناڵیەوە هیوایەتم ئەوە بووە کە قورئان و شت بخوێنم و ئینشاءالله سەرکەوتووم تایە لە مناڵیەوە حەزم لێ کردووە و وا ئەشی خوێنم و ئینشاءالله لەبەری شیەکەم و بەردەوامیژەم هەتاوەکو ڕۆژەی ئەمریشم هەتا ڕۆژەی زنیۆژمەوە. وەک مامۆستا بیلال فەرمووی ئێمە سفرە معنەویەکەمان پێویستە. سفرەی ئێوارانتان ئامادە کردو، بەڵام ئەم سفرەیە بەڕاستی لەو سفرە زۆر گرنگترە. زۆر مهمە لە مانگی ڕەمەزانە خوا دەرفەتێک بکاتەوە بۆ ئێمە، خوا مەرحەمەتێ بنوێنێت، ئەو ڕەحمەتەی کە لە دەشەوی یەکەم و ئەو مەغفرەتەی ناوەڕاست و ئەو عیتق منە نارەی کۆتایی هەمووی بکاتە ئەوەی کە بەس بەرچاومان ڕوونکاتەوە، بەس بەسیرەتمان باتێ، بەس ئەم لەم نابینایی ڕزگارمان کە، بەس هەنگاوێکمان پێ بنێت، بەس ڕێگەکە بەدی بکەین. بەڕاستی ڕەحمەتێکی گەورەیە. بەخوا جەژن و هەڵپەڕکی ئەوەیە کە ئەو ڕۆژەیە کە ئێمە ئەم ڕێگە ئەبەدیەکەین، ڕێگەی ناسینی خوای گەورە، ڕێگەی ناسینی سیفاتەکانی خوای گەورە، ڕێگەی هەنگاونان بۆ لای خوای گەورە. ئیتر خۆی بۆ خۆی گوناهەکان هەڵەوەرێ، خۆی بۆ خۆی گوناه نامێنێت، خۆی بۆ خۆی شەیتان دەرقەتی ئینسان نایەتە ئەو کۆڵانی کە توی پیاڕۆیت. لەکوێ ئەتوانێ بگاتە شوێنێک کە بەڕاستی قاچی توی تیا ڕاسیخ بوو بێت، توای تۆ توانی بێتێ هەنگاوێکی باشە نابێت بۆ لای خوا. حەزەکەی بچینە خزمەتی مامۆستا بیلال و بڵین دوعای ڕەسوولی خاتە. خزمەتتان قوربان. خوای گەورە ئینشاءالله لەوانەمان حساب بکات کە ئینشاءالله بەر ئەم نزا و پاڕانەوانەی پێغەمبەران و سدیقین و ئەولیا و سڵاحاکان بکەوین ئینشاءالله. خەلایق چین و ڕەحمەتیان چی بێ، کەرەمیان کامە بەشبەریان کێ بێ، ڕەحمەت شیاوی ذاتی ئەڵڵایە بۆ دۆست و دوژمن دەرگا وەڵایە، ڕۆزی نابڕێ بەناسپاسی بێقەدرت ناکە بەخوا نەناسی، ڕەحمەتی دنیا وەفوری ڕەحمەت زەڕەیەکە لە چاو ڕەحمی قیامەت، بۆیە لە ناوی سی جزمەی قورئان ڕەحیم زۆرترە لە ناوی ڕەحمان. بەڵێ خوا ئەرحەم الراحیمینە، فریشتە و جین و بەشەر بەم ناوە بانگی لێ ئەکەن یا ئەرحەم الراحیمین. دوعای ڕەسوولی خاتەمە، دوعای سەروەری عالەمە، دوعای نەجاتی ئادەمە یا ئەرحەم الراحیمین.
ئاواری نوح لە تۆفانە دوعای خەلیلی ڕەحمانە دوعای پیر دوعای زەبیحی قوربانە یا ئەرحەم الراحمین هاواری موسای عیمرانە دوعای یاعقوبی کەنعانە دوعای پیری صابرانە یا ئەرحەم الراحمین دعای إلياس وهارون دعای ذو الكفل محزون دعای صالح ذي النون يا أرحم الراحمين دعای لوط سليمان دعای داود خوشخوانا دعای یوسف خوجوانا یا أرحم الراحمين هاواری ود جرجيسا دعای إسحاق وإدريسا دعای اليسع وشيسا يا أرحم الراحمين دعای شعيب وشعيايا دعای عزير وعيسايا دعای يحيى وزكريايا يا أرحم الراحمين دعای ميكال وجبريل بارانوي إسرافيل نالوا نواي عزرائيل يا أرحم الراحمين دعای أبو بكر الصديق دعای رفيق طريقا دعای صديق عتيقا يا أرحم الراحمين دعای أمير يوابا دعای شهيد محرابا دعای عمر خطابا يا أرحم الراحمين دعای كاتب قرآن دعای شهيد إيمان دعای عثمان عفان يا أرحم الراحمين دعای أمير أبرار دعای خاوند ذو الفقار دعای حيدر كرار يا أرحم الراحمين دعای سحب تابعين دعای من صلاح الدين هواري أهل يقين يا أرحم الراحمين دعای پاراستنی گیانا دعای پرچینی ایمانا دعای دردی به درمانا یا أرحم الراحمين دعای أجاری بکسا دعای زلیل بدسا لجيهم دعای بسا يا
أرحم الراحمين دعای ربیع یا نشو هەتاکو چاویە چێتە خەو هاوارەکە لە زاتی ئەو یا أرحم الراحمين اللهم آمين يا أرحم الراحمين. يا أرحم الراحمين. خۆی گەورە پاداش دەباتەوە بەم بەڕۆژوو و بەم هیلاکی و بەم ئێوارە و بەربانگە هیلاکمان کردی لە خزمەتتان لەو پارچە شیعرە جوانەیە کە ئەفەرمێ ڕەحمی خوا زەڕێیەکی ڕەحمی خوا بەڵێ بە دڵنیایی مامۆستا قسێکی زۆر جوان هەیە یەک لەوانی کە گەشتی نزیک بوونەوە لە مردنی کردو شتێکی زۆر جوان ئەوم بیرکەوتەوە ئەڵێمە لە دنیا یەک ڕەحمی خوای گەورەی بەشی ڕەحمی خوا مطلقە ئەم هەموو مەخلوقات و ئەم هەموو گیاندارانە و ئەم هەموو کە حەسر ناکرێت کە کۆ ناکرێتەوە کە باس ناکرێت کە قۆڵیەکەی و پانتایەکەی دەرنابڕێ ئەڵێ ئەمە هەمووی خۆی گەورە هەمووی کۆکاتەوە هەرنەوەنەوە ڕەحمەکەی لەگەڵەوەیە لە ڕۆژی قیامەتە بەخشێتەوە سەر خەڵکە ئەڵێ ئەوەی لەوێ بینیم ئەوە بوو کە عەزابێک زۆر قورسە ئەڵێمە هەروازین عەزابی سزای ئاگر و زەمهەریر و ساردی و ئەو شتانە عەزابەکانی ئەوەیە یەکێک لە هەرە عەزابە زۆر زۆر قورسەکانی بە خەجاڵەتی ئەڵێ ئەڵێ ئینسان شەرمەزارە بێ خوایە ئەم هەموو ڕەحمەی پێ کردووی ئەم هەموو میهرەبانیە لەوێ زانی چیت کردووە چه غەزەبێک بووی تۆ ئەمەت کە ئەم خاڵقت بەم شێوە نەناسی چیت چاند ئێستا خەریکیشی ئەڵێ بەس خەجاڵەتی خۆی بۆ خۆی دۆزەخێکە بەخوا برافایان لەسەر و فەرمایشتەی جەنابە شتێکی زۆر زۆر جوانە فەرموون ئەفەرموون گەورەترین عەزاب لە ڕۆژی قیامەتە ئەو حەسرەتەیە کە ئینسان ئەیخوا ئاجا زۆر جار ئێمە لە ژیانی ڕابردوومانە کۆمەڵی شتمان کردووە ئێستا حەسرەتەکەی تەواو ڕۆحی هیلاک و ماندوو کردوین خۆزگە بگەڕایەتەوە ئەوم بکردایە یان خۆزگە ئەمەم نەکردایە و ئەوەیانم بکردایە ئەفەرمێ گەورەترین عەزابی جەهەنەم ئەو حەسرەتەیە کە ئینسان ئەیخوا و ئیتر خۆ ئەو خەجاڵەتی و پەشیمانیەش ئیترۆ کۆڵە هیچ دادێک نایە مەگەر هەر ئەو ڕەحمەتەی خۆی کە قەراریاوە 99 بەشی بۆ ئەولاداناوە و بەشێکی بۆ ئەم زەمان ژیانی ئێمە داناوە يوم يقول الكافر ما قدمت يدا ويقول الكافر يا ليتني كنت ترابا يعني زۆربەی زۆری عورەفا لە بەرامبەر بەجێنەهێنانی ئەرکواجیباتێک کە پێویست بووە بیکەن بەخوا وەکو ئەو ئایەتە خۆزگەیان بەو خاکە خواستووە کە هەر خاکێ بوونایە و ئاوە خەڵک پێی بەسەرا بنانایە و هیچ نەبوونایە وەکوە فەرمێ بوومە خاکی دامەنی گردم شکر محوی لە شوێنەکە ئافەرمێ دا بەڕاستی ئینسان خوا لوتفی لەگەڵەکە ئەگەر بەڕاستی بتوانێ لە ژیانی دنیاە هەست بەو حەسرەتانە بکاو لە ژیانی دنیاە خەجاڵەتیەکانی خۆی بەچاوی خۆی ببینێ هەتا ئەوەی کە لەو سەر بە ڕووسوری بڕاتەوە بەردەمی خوا نەگوە کۆی کە مەحوی لە جێگەیەکە فەرمێ لە ڕووسوری عیبادەت لام و ڕووزردی خەجاڵەتمە هەر لەسەر و فەرمایشتەی کە جەنابە فەرمی بە ناوی سێوی ناوم باخەوان و من بەهەیە گرم سێوی سوور هێمای ڕووسوری عاشقان و عاریفان و پیاوانی ڕاستەقینە و ڕێبواری ئەم ڕێگەی پڕ لە درک و داڵن بەهێش هێمای ڕووزەردی و خەجڵەتی و عشاقە تەزویر و وەکوڵێت درۆزنانن کە تەنها و تەنها خزمەتی تەنی خۆیانیان کردووە و خزمەتی جەستەی خۆیانیان کردووە و خزمەتی پلەپایە و ئیمتیازاتە دنیایەکانی خۆیانیان کردووە و تەنانەت بۆ یەک لەحزەش نیان پەرژاوەتە سەر ئەوەی کە لە خۆیان دەرچون و میهرەبان بن بەرامبەر بە خەڵک هەتا ئەوەی کە هەر لە دنیاە مامۆسای بەڕێز من زۆر جارەڵێم
خۆی گەورە خەجاڵەتیەکەی پیشانی خاوەنەکانیەوە هەر لە دنیاە بەهۆی تەکنەلۆژیا و بەهۆی کۆمەڵێک ئاکاری نادروستی خۆیانەوە کە یەک ناگرێتەوە لەگەڵ ناوەکانیانە لەگەڵ ئیمتیازات و پلەپایەکانیانە خوا ڕوزەرد و خەجاڵەتی آمين يا ربي. يا ليتني كنت ترابا. براسي موسى أسفيك قرصة الرجل قيامتها توشي إنسان بيت يعني تمنى بكي بو أويك خواي خوزقوك وخومي كافر وامزاني كإعدامي أبدي هر قلبو مايا أم روحنا بو مايا تالي رأى وشهر مزار بم خوي قرر شهر مزار الرجل قيامت ما نكا بەڵام هەڵبەتە یەکشتی تریش بڵێم بمبەخشە عورەفایان یەکشتی تریش ئەفەرمون ئەوەی کە خوا ڕۆحی پێبەخشیوە دیارە شایستەی لای خوایە الله جوان ئەگینا خوای توانی منەکو کرمێ دروستکە جوان نەکو فیلێک وەکو چوزانم وەکو هەر شتێکی تر بەڵام خوا کە لوتفی لەگەڵانوانی وەکو ئینسان دروستی کردوین هەر ئەمە بۆ خۆی گەورەترین ئیمتیازە بۆ ئینسان خۆشی ویستی هەر ئەوەی کە ئێستا بە ئینسان دروستی کردووی بڕیار بە بگەڕێرەوە بۆ لای بڕیار بە ئەم ڕەمەزانە بکەیتە دەرفەتی ئاژبوونەوەی خۆت لەگەڵ خوای پەروەردگارە وەکو لێشێک لە عاریفەکانە فەرمێت دلەترا خانەیە ماکون مسەفاکردە نەژبامن بەس دڵێ بسپێرە بە ئێمە بیکە بەلانە و ماڵی ئێمە پاکردنەوەی هەمیشە لەسەر خۆم لەسەر زمانی خواوە فەرمێتی يا قدوس دلەترا خانەیە ماکون مسەفاکردە نەژبامن بما دەردی خودەفشاکون مداواکردە نەژبامن لای زۆر کەس ڕۆشتین و دەردی خۆمان بەیان کردو کۆڵێ دەردی دڵ بۆ کێ بەیان کەم دڵ کەنالاوێتەوە ئەی خوددا کەنجێ ئەزیزیە و دڵی من دێتەوە لەگەڵ ئەزیزی ئەو دڵە حەقیقیەی خۆت کە خوایە لەگەڵ یا بڕۆ دەردی دڵی خۆتی بۆ بەیان کە خوا فەرمێ مداواکردە نەژبامن دەرمانکردنی ئەو دەردە بە من بسوێرە خۆم بۆ دەرمانەکەم بەس تۆ دەردەکەی خۆتم پێ بڵێ دەردەکەوت چییە بس اعترافك بەس اعتراف دەردەداری بەس بڵێ دەردەدارم ماوەسەگیانەمە پێمە خۆش بوو زیاتر لە خزمە جنابتانە بینەوەی بەربان یاوارێکی زۆر تایبەت بوو بۆ ئێمە بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بۆ بەربانگی ئەم ئێوارە جیاوازە بێ ئینشاءڵڵا لای ئازیزان و خۆشەویستان خۆی گەورە ڕەحمان پێ بکات خۆی گەورە شەوق بخاتە دڵمان لە ڕیش شەوقا بمان ژێنێت و بمان مرێنێ و زیندومان کاتەوە ئینشاءڵڵا وإنشاءالله سەربەرزی دنیا و قیامەت بن و خۆی گەورە هەموو لایەکمان دامەزراو بکە ئینشاءالله زۆر سپاسی جانتانەکەی مامۆستاگیان نێخەوە خێر بن عزیزم زۆر زۆر خۆشحاڵتر بووم سپاسی مامۆستا لەکەوانیەکەین و سپاسیەوەی ئاز و خۆشەویستی شەکەین کەم ساعاتەی خۆتان بەخشیە ئێمە ئینشاءالله خۆی گەورە بەرەکەت بخاتە ساعاتە و بیکاتە ساعاتی بەقای پێ ببەخشێت فەنای پێ نەبەخشێ ئینشاءالله هەتا بێگەشتنەوەکتر بەخۆی گەورەتان دەسپێرم سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. خواتنا لقل أسا